کامە شارە لە ئەمریکا زۆرترین لاجئی عەرەبی تێدایە یاخود بەغدادی؟ لەگەڵمان بن. ویلایەتی میشیگەن دەکەوێتە بەشی ڕۆژهەڵاتی ئەمریکا، جیرانە لەگەڵ وڵاتی کەنەدا، هەروەها هەردوو ویلایەتی ئۆهایۆ و ئیندیانە. ژمارەی دانیشتوانەکەی نزیکە لە 11 هەتا 12 ملیۆن کەس. پایتەختەکەی ناوی لانسینگە، گەورە شارەکەشی ناوی دیترۆیتە، دیترۆیت میشیگەن. زۆرترین لاجئی عێراقی بە تایبەت مەسیحیەکان زۆرترین لەوێ کۆبوونەتەوە. دەریاچەکی تێدایە یاخود دەریاچێک بە تەنیشیدا دەڕۆت کە پێی دەڵێن لێک ئۆف میشیگەن، گەورەترین دەریاچەیە لە هەموو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئەم ویلایەتە جارجار دەبیتە دیموکراتیەکان، جارجار دەبیتە کۆماریەکان، واتە ئەو ویلایەتە پێی دەڵێن سوینگ ستیت، یاخود ئەو ویلایەتێک کە جارجاران شینپۆشە، جارجاران سۆرپۆشە. لە 2007 کاتێک کە ئەمریکا تووشی دۆخی ئابووری خراپەوە، لە شاری دیترۆیت خانوو تقریبان لە هەندێک شوێنانە گەیشتە نزیکی 5-6 دەفتەر دۆلاری، بەڵام ئێستاکە هەرو خانەیە بووکە 30-40-50 دەفتەر. خەڵکی لاجئی زۆر تێدا دەژیتن، چونکە ویلایەتەکە هەرزانێکی خۆی تێدایە و هەروەها بازاری عەرەبی و شەرقی گەلک زۆرە. وەکو باسمان کرد، زۆرترین لاجئی عێراقی لەوێ دەرکۆبوونێتەوە. جارجارە منافەسە دەکە لەگەڵ شاری سان دیاگۆی کالیفۆرنی، بەڵام دیترۆیت میشیگان زۆرتری تێدایە. تا ڤیدیۆشتر هەر شاد بن.